ئێرە پێش ماڵی باوکم و پێش ماڵی خەسوشم دوای تووشی کێشە کێشە نامێنانە ئاخر خۆیان ئەزانن نەوڕۆڵی ئەمە یەکەم جارمانە بین گروپەکە هاتون زۆر بەس من تازم لە ناویانە من یەکەم جارمە جەوەکەت پێ چۆنە زۆر زۆر خۆشە زۆر تایبەتە جەوەکەی بەس تۆزێک پیس و چاپەڵە چ شتێکی تایبەتە زیاتر بەلایتەوە دڵگیرە زۆر دڵگیرە ئیتر ئەوە زیاتر لەگەڵ هاوڕێیان ئەڕۆنە دەرەوە ئێوە یان خێزان یان ماڵی وەڵا هەمووی بەپێی مەجال بەس گروپەکە بە تایبەت دەرەجە یەکە لە لای من و ئەمنەی دەرچوونم لەگەڵ گروپەکەی لەگەڵ ماڵەوە نیمە سێ اختیاری قورزەخەمە بەردەم و لەگەڵ هاوڕەکان تا خۆشە بڕۆیتە دەرەوە یان لەگەڵ ماڵی خەسووتە یان لەگەڵ ماڵی باوکە پێش هەمیان ئێرە لەبەرەوەی ڕەفیقەکانم زۆر باشن زۆر بەڕێزن ئێرە پێش ماڵی باوکم و پێش ماڵی خەسوشم دوای تووشی کێشە نامێنانە ئاخر خۆیان ئەزانن ئێرە پێش هەموویەتی بۆ من زۆر باش پێشنیارتان چییە بۆ گەشتیارانەوە گەبینن ئێرەیان بە جۆرێک لە جۆرەکان پیس کردو پاک و خاوێنی ڕان یەک تۆز پاک و تەمیز ڕایگرن زەرفێکی هیچ نییە بێنن لەگەڵ خۆیانە یەک زەرف بێنن بەخوا بەسە هەمووی خۆڵ و خاشاق کۆگرێتەوە کرێتە ناوی عنی ئەمە ماشەڵڵا زۆریشین بە دوو عەلاگە هەر هەمووی کۆ ئەەکەینەوە